بەهۆی کەمی ڕێژەی بارانی ئەمساڵ کاریگەریەکانی وشکە ساڵی بەسەر سەرچاوەکانی ئاوی سەرزەوی و ژێرزەوی لە زۆرینەی ناوچەکانی هەرێمی کوردستان دەبینرێت. لە سنوری قەزای سۆرانیش کانیاو و سەرچاوەکانی ئاوشتیان کردووە یاخود ڕوو لە وشکبوونن. بەم هۆیەوە کێشە بۆ ئاوی خواردنەوەی حەوت گەڕەکی ناحیەی دیانە و 25 گوندی ناحیەی سیدەکان دروست بووە. ئەمە جگە لەوەی 4 بیری گوندەکانی مەجیداوە و هاودیان و باڵەشیان وشتیان کردووە. ئەم پرۆژەی ئێستا ئێمە لێی وەستابین پرۆژەی ئاوی سەرچاوەیە لە قەزای سۆران. لێرە کاریگەریەکانی وشکە ساڵی بە تەواوی بەدی دەکرێن. لەم کاتانەی ساڵ ئەم شوێنە پڕ بوو لە ئاو، بەڵام لە ئێستادا کانیاوەکە وشتی کردووە. ئەمە شوا دەکات کاریگەری نەبوونی ئاو لە گەڕەکەکانی قەزاکە بەدی بکرێت. لە ڕێگای ئەم کانیاوەوە ئاو بۆ حەوت گەڕەکی ناحیەی دیانای سەر بە قەزای سۆران دابین دەکرا، بەڵام بەهۆی وشکە ساڵیەوە بەرە وشکبوون دەچێت و ئێستا تەنیا سێیەکی جاران ئاو دەدات. ئەو کانیاوە کە من هاتمێرە یەکەمین جار مارم هاتێرە تقریبان 12 ساڵە مارم هاتێرە. ئەو کانیاوە وچی ئەم دیت ئاویکی باشی تێدا بوو زۆر، بەس ئێستا هیچ ئاو نەمایە، هەروازاری هەرچی دێ نەمایە، بەشی 2 ئینجیشی ئاوی تێ نەمایە. ڕاستی ئەوی دیکە هەمووی بیرەکانە و خەلاس و بڕاو زیاتر نییە. ئێمەش تووشی کێشەی ئاو بووینە، بە تایبەتی هاوینان ئەو چەنگەڕەکەیە کە پشت بە ئاوی سەرچاوە یەبەستین. ئاوی سەرچاوەش وەکو دیارە ڕێژێکی زۆر لە ئاوەکەی کەم بوویتەوە. اینجا بۆی ئەمە داواکارین لە حکوومەتی هەرێم کە کێشەی ئاومان لۆ چارەسەر بکە بەوەی کە سەرەتا ئاومان بۆ ڕابکێشی لە بێخاڵێ، چونکە بێخاڵ سەرچاوەکی باشی ئاوە. تەنها چەند سنوورێکمان کێشەی بوو پەیدا بووی کە لەوانە بەڕێوەبەری ئاوی سۆران دەڵێت بەهۆی وشکە ساڵیەوە کاتژمێرەکانی پێدانی ئاو کەم دەبێتەوە. بە جۆرێک لە ماوەی 72 کاتژمێردا دەتوانن تەنیا 1 کاتژمێر ئاو بەو هاوڵاتیانە بدەن کە سەرچاوەی ئاوی خواردنەوەیان ئەم کانیاوەیە. تەنها چەند سنوورێکمان کێشەی بوو پەیدا بووی کە لەوانە سەرچاوەی دیانە ناحیە خەلیفانە ناحیە سیدەکان چەند گوندێکمان کێشە بۆ دروست بووە. لە سنووری سنتەری قەزای سۆرانژی گرفتی زەعیفی ئاوامان هەیە بەهۆی کەمی ئینتاج، یعنی ئینتاجمان بەڕێک بەرهەمینانمان کەمە. ئەمە سیستەمی داواشکردنەوە لە هاوین لە 48 کاتژمێر 1 ساعتە، بەڵام ئێستا مەسەن ئەوەی بەحسم کرد لە سنووری ناحیە دیانە احتمال ئەگەر ئەو وشکە ساڵێ بەردەوام بیت و ئەو کانیەک و هەیتمان سوود لێ وەرگرین تەنها 130 مایە، ئەگەر بەو شکلە وشک بیتن 72 ساعت 1 کاتژمێر. 7 گەڕێک لە ئاوی سەرچاوەیە لە ئێستادا ئەمە سوود لە 8 بیر وەرەگرین، چون وەختە خۆمە 8 بیر وەکو تاواری لێ درابوو، ئێستا سوود لە 8 بیرەکە وەرگین، بەس بەرهەمینانی ئەو 8 بیرە بەقەدەر ئاوی ئەو کانیانیە ماڵەسە. ئەگەرچی دەبەری سۆران خاوەنی چەندین سەرچاوەی ئاوی گرنگە، لەوانەش ئاوی بێخاڵ کە کەم شوێن لە هەرێمی کوردستان ئەوەندە دەوڵەمەندە بە ئاو، بەڵام بەهۆی جێبەجێ نەکردنی پرۆژەکان و خەرج نەکردنی بودجە بۆیان دەڤەرەکە ڕوبەڕووی کێشەی کەم ئاوی دەبێتەوە. هاوڵاتیانیش داواکارن بەر لەوەی تووشی بێ ئاوی ببن پێویستە حکوومەت چارەسەر و پلانی بەپەلەی هەبێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.